ئێرە مەچەیە خەریکی جۆگە ماشنەوەین پێی دەڵێن جۆماڵ بە هەرەوەزە ساڵانە لەو کاتەیدا خەریکی جۆماڵکردنین هەموو دۆست و خزم و برادەرەکان ئەوانەی عەرزیان لەبەر ئەو جۆگەیە دێن بۆ جۆماڵکردنی ئەو جۆگەیە. بەڕاستی زۆر دێهاتی دەبینم 4-5-6 ماڵە جۆگایان بۆ سەب کراوە زۆر پاک و خاوێن بەڵام ئێمە بە جەنابتان دەبین کە مەسافەی چەند کیلۆمەتر دەبێت هەموو ساڵێک دەبێت ئاوا هەر ماڵی نەفرێک کۆ بێتەوە و بین ئەلێرە جۆماڵەکەی بکەین جا ئەو بناوانەش تا دەگاتە سەر باسچکورانی پێ دەڵێن هەر زۆر قورسە لەبەر ئەوەی هەموو ساڵێک بە حکمی لافا و سێڵاو تێک دەچێتەوە خرا دەبێت ئەو بەردە گەورانە کە دەیبینی هەموو بە حکمی سێڵاو لە کارۆخیەوە هاتوتە خوارێ بەڵام بەداخەوە دەڵێم خۆزگا ئەو حکومەتە جارێک فکرێک و خەمێکی بۆ ئێرە هەبوایە کە ئەو ئاوە پاک و خاوێن و کە هەم بۆ خواردنەوە دەبێ هەم بۆ زەراعەت دەبێ شوێنێکی سەفرە و سیاعی و شوێنێکی خۆش بەڕاستی دەبووە خەدەماتێکی زۆر چاچی بۆ کردبایە بۆ ئەو ئاوە. تصوري او الدور جۆماڵ وەڵا لە فەرینی باو باپیران جۆماڵ ئەوەیە ئەو ستانان هەموو جۆگەکان خراپە بی خاوێن یەکەنەوە و لەبەرەوە پیس نەبی و ئاوەکان بە هەموو کیوەڵ و زیاندا ئەکسێ ئاوەکەی ڕائەبەستینەوەلەوەی زیاد بی لۆ مەڵکەکان کینایە لەبەر بکەین بەخوای 200 لەوانە 300 ماڵ عادی لەبەربی خزمەتبی و عادی لەبەرە لەبەر ئەو جۆگەی تا ئێستا ئێمە ساڵانە ئەو هاتووشی ئەو جۆگایە بن لەبەر ئەو جۆگە بۆمان سەب نەکرایە ساڵانە ئەوە بە کوێرەوەری بە دەردەسەری ئەو جۆگەی دێ ببینینەوە جۆگایەکە زۆر دوورە زێەکەشی زۆر هەڵدێر و ناخۆشە مە زۆر جار داوامان کردیە لە منۆزەمات لە حکومەت ئەو جۆگەمان نووسە بکەن جۆگەکەش سەبیان نەکردە تقریبەنەوەی مڵکی لەبەرە دێن ئەوان هەندێکیان دێن و هەندێکیان خۆ غایب بەدەن و ئێستا هەڵێ لەوانە زۆریان غایب بنەهات بن خۆشە وڵای ساڵانە لێیان وەرەگیری هەندێکیان لێ وەرەگیری هەندێکی ئەوانەی لێ دوام بن پێشمەرگە بنیان نەخۆش بن ئەوانش حەفۆکەن وبەر خۆ بە هیرات چوین هەر حیاتمان لێ بڕوا